زێر لەوە پێش بە 230 ئەوانە بوو ئێستا کە بوویتە 300 قسوور و ئەو شتانە مەسەلەن کابرا ئەگەر بیوێ 35 مسقال بۆ نمونە 30 مسقالی بکریتن نێزیکەی 30 وەرەقای زیاتر فەرقا کابرا ئەو 30 وەرەقەیە مارەج کاملی پێدادەنا ئایتەبەنەوە میساباتە لە گەنجی زیاتر زەختەکەتە سەریان خۆی بزانە برای بەڕێزم ئەمە ئەگەر بتوانین کابراایەک ئەمن وەکو گەنج قسەی ناکەم لەبەرەوەی خوددا عمر بداتە هەموو گەنجەشی ئەمن کچم گەنجە ئێستا کابراایەک بتوانی کابراایشی دەستنیشان بکاتن گەنجەکە ئەمین ئەمانەت ئیماندار کوڕشی ڕێک و پێکبی بەڕاستی ئەگەر بابەکە ئیمکانەتی هەبیتن ئەمن یەک بەخۆم لەوانەمە دەتوانم یارمەتیشی بدەم ئەگەر ئەوەی ئەمن دەبێت ئەو بیتن نەک بتوانم قسەکەی بایەمە بەردەستی داژی و ئەو بەکەیفی خۆی تحکم بە گەنجەکەی بکە و بە پارە و زێڕی دەستخەڵەتی بداتن سەرگیری دەمزانداوە خۆت باسکە کچیشە گەورەیە پێم بڵێ تا چەند زێر بۆ هۆش خۆی خۆشببختی ئێوە ینی زێر دەبێتەوە خۆشی بەڕێزەکەم بدایەت کە ئەمن هاوسەریم کرد یەکەم کەس ئەوە بوو کچی خاری خۆم بوو هیچ زەختە کرد لێ ناکەم لە هەموو عالەمێش زیاتر زەختی کرد زەختیان ژینێر زێر بە 500 دیناری بوو ئەوەندە گران نەبوو بەس قرار ئەوها بوو عەڵەقەن ئەمن عەڵقەچی بکەم بەڵام کە دوایە خزم و کەس و دۆست و ئەحبابی خۆی دەزانی کوی چیان لۆ نەکردی نازانم چ قسەی خەڵکو و ئەو شتانە دێتە ناو مۆزوعی کەواتە خۆشەویستی محەبەتێکە دوو لە ڕوتەمووی دەستا ژێر پێ بەحقەت قسەی بکەین ئەوەیە قسەی خەڵکی کاریگەری بەسەر هاوشەجیریەوە من یەک بەخۆم دەرێم لەوانەمە کە ینی کە ئەمن ئەوە قرارم ئەمنیش رازی بووم بەڵام کە سەر لۆ بەیانی دوو بەیانی مووقیفەکە دەگۆڕێ خۆشببختیەوە کە بۆ نمونە زیاترتان کرد زێڕەکاری ئەسڵەن زۆر مردیش بوو ئەمن کە ئێستا دەرێم پێی کردم بەس دە زۆر مووقیفیت کەش بای هەفتا و دەفتەر لۆم کردیە لۆی فرۆشتیم و وەکو پاڵپشتم بووە پارەکەیم بەکار هینایە بەشتمدایە